گردبوونەوەی بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانە بۆ ئازادکردنی شێروان شێروانی و گۆدازێبەری کە دوو لە دەستگیرکراوانی بادینانن. گردبوونەوەکە لە سلێمانی و هەولێر و هەڵەبجە ئەنجام درا. چالاکوانان و ڕۆژنامەنووسان دەڵێن سزادانە و ئازاد نەکردنی شێروان شێروانی و گۆدازێباری دەستی سیاسی لە پشتەوە و دەبێت دەدگای پێداچوونەوە بە بڕیارەکانیدا بچێتەوە. لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیەمەوە سەر ڕای بەڵێنەکانی چاکسازی و فراوانکردنی پانتایی ئازادی ڕادەربڕین، دۆخی مافی مرۆڤ و ئازادی بیرروڕا و ڕۆژنامەوانی و کاری ڕێکخراوەیی لە هەرێمی کوردستانە کە کۆڵەکەی هەر سیستمێکی دیموکراسی بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە پاشەکشەیەکی یەجگار گەورە کردووە و چیتر قبول ناکرێت. ئادانی شێروان شێروانی و ئازاد نەکردنی گۆهدار زێباری نوێترین زنجیرە خراپ بەکارهێنانی یاسایە دژی ڕۆژنامەنووس و چالاکوانان بە جۆرێک دەستێوەردانی سیاسی بەڕوونی لەم کەیسە دیارە و ئامانج لەی هێشتنەوەی شێروان شێروانی گۆهدارە بۆ ماوەیەکی درێژتر. بەڵام لە دۆک لەلایەن هێزەمنیەکانەوە ڕێگری کرا و نێنێر چالاکوانان بەرنامەی ناڕەزایی بخوێننەوە لەو بارەیەوە. بێدێژێک چاڵاکیەک هەبووک و بەیاننامەکێ بخینن ئەف زوڵم و ئەف گرتن و یا نەحەق و شێروان شێروانی و گۆهدار زێباری هاتیەکیرن ji bo çandê bû tinê beyannamekê bixînin ber deriyê dadgeha dûkê lê rêgirîş layê hêzên ewlahiyê ve hatiye kirin. Bê hiç yani ve çi bihaneyeke hûsa nebû çi maddeyeke qanûnî nebû yani tinê rêgiriyeke yani nabîtin hiç çalakek vê bête kirin. نیگرانی ناڕەزایەکان لە دوای ئەوە دێت کە بڕیار بوو لە ڕۆژی 16 مانگەدا گۆدازێبەریەکێک لە دەستگیرکراوانی بادینان لە دوای نزیکەی 3 ساڵ لە تاوابوونی سزاکەی ئازاد بکرێت، بەڵام بەهۆی کردنەوەی دۆسیەکی نوێ لەسەری کادۆسی چەکی بێمۆڵەتە بۆ کاتێکی نادیار دواخرا. ئەمەش نیگرانی کە سوکار و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی لێکەوتەوە. هەرچی شێروان شێروانیشە لە ڕۆژی 20 تەمووزدا دەدگای هەولێر با 4 ساڵی دیکە سزای زیندانیکردین بەسەردا سەپاند. ئەوەش کاردانەی فراوانی لێکەوتەوە و داوا دەکرێت ئازاد بکرێت. بڕوا بادین کورسات نیوز سلێمانی.